ئاسمان لە تۆ هەورە بەڵام چاوی یەقوبەکە دەبارێنێ. ڕاحیل 11 ساڵە چاوەڕێی ئەو کورپەیەتی. 11 ساڵە هەوس و پلاری ژنانی فدانی دەبیسێ بەڵام گلەیەک ناکە. چەندەیان نەزۆک پێکوت، چەندەیان و جاق کوێر بە گوێی دادا. کائینی مەزن لە من خۆش بێ. ئەم شەو بۆ یاقوب و بنەماڵەکەی خەونم زۆری دەوری من جۆلکەن. زۆر باش. نزای خودایان یاقوب و بنەماڵەکەی بگرێ. کفری یاقوب بێوەڵام نامێنێتەوە. ئەو دەبێ سەزا بدرێ. ئەی شاری مەزن، ئاوری تووڕەی خۆت بنێرە بۆ سەر یاقوب و بنەماڵەکەی. ڕاحیل و ساواکەی ئێمشەو دەبێ لە نێو بچن. سەرێڕایەوەش من نیگەرانی ڕاحیل و کوڕەکەم نیم. ترسیەوەم هەیە مەرگی وان ببێتە هۆی شادی دەسەڵاتدارەکانی پەرستکە و بوتپەرستان. لەوە دەترسیم هەوڵی چەند ساڵی من بۆ نەهێشتنی بوتپەرستی و هاوبەشیداران بۆ خوابێ ئاکام بمێنێ. کارێک بکە هاوسەر و مناڵەکەم نەجات بدە. نەجاتی وان دەبێتە هۆی وەخەبەرە هاتنی خەڵکی فدان. نەجاتی وەهانشکانی پەرستکە ئیشتار و پیرۆزی تاقانە پەرستان بەسەر کوفر و بوتپەرستیدایە. ئەی خوایت بڵۆوان یارمەتیم بدە، یارمەتیم بدە، یارمەتیم بدە، یارمەتیم بدە. دەو کاتەی شەودا ئەو تروسکەی چییە؟ ڕاحیل بەهۆش هاتەوە. ئەی سامك خۆی لە خودە ڕاحیل 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 یانی خەریکە باران ببارێ؟ پێم وایە ئاسمان بەتەمایە بە ڕاحیل دەستکا بە گریان.
ئەوە دیاردەی ڕقی خوداکانە ئاگری خەزەبی خوداکان دادەڕژێتە خوارێ یاقوب و بنەماڵەکەی بە سەزای خۆیان دەگەن ئەی شاری مەزن لەسەر هەرێمی خوداکان وە جواب وەرە ئاگری ڕق و تووڕەیی بەسەر خانەدانی یاقوب داوەرێنە خوارێ یعنی ساوەکەی ڕاحیل بە سڵامەتی هاتە سەر دنیا؟ ئەدی تو خودوایی شتار جادووی ستر دەبا خەڵکی پەدان هێز و دەسەڵاتی تو جادووی ئێستێر ببینن ئەی شتاری گەورە ئێمە شادمان کە بالایەنگرەکانت بێهێزی و داماوی خوددا یاقوب ببینن درود بۆ ڕاستپاردەی خوددا سڵاو لە نەبی خوددا درودی خوددا لەسەر هەمووی ئێوە بێ قەدەمی ساواکەتان پیرۆز بێ ئینشەڵڵا بێ خودایە سپاسی خەڵاتەکانت دەکەم و لە تۆ بۆ کۆرپەکەمان داوای خێر و بەرەکەت دەکەم 11 ساڵان چاوەڕوانت بووین بۆ هێندە درەنگ ناپرسی کۆرپەکەتان کوڕە کرد؟ یۆسف ناوی کوڕە یا کەس؟ لە چۆ چەند؟ کام کەس بە توی کرد؟ هەرەوەی کە ماوەیەک لەوەی پێش مزجێنی هاتنەکەی پێدا بارانەکەش بەرەکەتی پێ و قەدەمی تۆی ڕۆڕەکەم بەخێر هاتی ڕاحیل و کۆرپەکەی ساغ و سڵامەتن جایە بە کارمان بەوان چییە؟ بڕوانم بارانە کە قاتی لە فەتدان بنەبڕدەکا ئەو لێ برنابێەوە باران هاوکات دەگەڵ لە دایکبوونی ساوەکەی ڕاحیل و یاقوب دەستی پێکرد یعنی ڕاحیل و مناڵەکەی ساغ و سڵامەتن؟ ئەرێ ئاگال لێ چەندە منداڵێکی پێ قەدەم خێر و پیرۆزە
خەڵچینە بۆچی ڕاوەستاون چەند وشترام بکەنە قوربانی فەدانێ وەرازێنن لە خودای یاقوب دەبێت سپاسێ بکەین ئیمڕۆ ڕۆژی ژیانەوەی سەر لە نوێی کچەکەم و وە دوایی قاتی فەدانەیە پەرستگە ئیشتار ئاگری گرتووە ئاگری گرتووە پەرستگە ئیشتار ئاگری گرتووە کتت قەوماوە پەرستگە ئاگری گرتووە بێ بەڵا بێ یانی دەبێت سەروی دابێت وەرم بە دۆندا باوەڕ کە هەموو شتێک دەشواتەوە دەیتوژێنێتەوە چۆنە ئاگری پەرستگەدا نامرچێنی سەیر نییە؟ جێراکەن ئاو بێنن ئاو بێنێتە سوبر کەسن کردێن ماشاوە جادری ئەدی ئیستری جادوکار ئەودە بڵە سێ ئاگردا سووتە ئەمانتوانی ڕزگاری کرد پوری جادوان سووتا ئیستری جادوکار سووتا یانی بڵێ ئیستریش سووتێ ناتوانین نەجاتی بدەین بۆ ئاگر کاینی پەرستکەش دەسووتێنێ ئەی چۆن ئەو خۆ لە خوداکانیە ئەویش دەسووتێ هەر ئەوە بۆ خوای بەهێزی ئیشتار خۆی کاینەکانی لاگەردا سووتان و دەسەڵاتی خۆپارستنیان نەبوو خۆیستردی کوڕ ڕاحیل و ساواکەی لە نێو دەچن خۆ ئەو بۆ خۆی تێداچوە لابانی بەڕێز بۆ چوو دەچم ئیمان بەخوای یاقوب بێنم خۆ تۆ دەتگوتی یاعقوب بووە بەهۆی چارەڕەشی و تێداچوونی خەڵکی فەدان بەڵام بە پێچەوانە کۆرپەکەی یاقوب بۆی بارین و خێر و بەرەکەتە ئەو چۆ دەڕۆن وەرن ئاینی باوانی خۆتان پارێزن بۆ کوێ دەچن پەرستگاوە دەسووتێ ئیشتار تێدا دەچێ وەرن کاینی بەسەر دەبێتە خەڵووس وەگەڕێت بۆ کوێ دەچن مەڕۆن وەرن
ئاگری پەرستگە دەبێ بکوژێتەوە شتانی نەجاتدان پەرستگەی وەکوژێنن شتانی نەجاتدان دەڵێ بارانی ڕەحمەتی یەزدانی لە شوجانی ئەم خەڵکەی هەرتێک خاوێن کردوونەتەوە. ئەوە پێوقەدەمی پیرۆزی ڕۆڵەی تۆیە کە باران لە فەدان دەبارێت. ناتەوێت پێشانی ئەمەی بدەی؟ من چارەم نییە، دەبێ پێغەمبەری تۆ بسەلمێنم، چونکە سوور دیتم بە لەدایک بوونی کۆرپەکەت پەرسکەی بوت پەرستانیش تێدا چوو، قاتی فەتانیش نەما. پێوقەدەمی یۆسف پیرۆزە، بەڵام ئەوەی پەرسگەی شتاری نەهێشت و بارانی بۆ فدان نەهارد، ئەوە خودای منە، خودای تاقانە. ناتانەوێت چاوتان پێ بکەوێت؟ من و خێزانم خوای تۆمان دیبوو، ئەم شەو خەڵکی فەدانیش دیتیان هێزی لە بنە نەهاتووی خوای تۆش و داماوی و بێچارەی خواکانی خۆشیە. جاوە هاتوون بەخوای تاقانە بڕوابێنە. ئەی ڕاستمان دەیخوا، ئەی هەڵبژار دەیخوا، دڵی ئەوانە بە تشکی ئیمان ڕووناکە. ئێوە هەمووتان بە گوتەی فارێز ڕازین؟ دەگەڵ من بڵێنەوە. ئێمە هەمومان لە خوددا سڕوو بەردینەکان، خوداکانی تری سەرزەوی بێزاری دەردەبڕین. ئێمە بە خودای تاقانە ئیمان دێنین، هەروەها خودای ئاسمانەکان و زەوی، بە هەموو پێغەمبەرەکان و ڕاستپاردەکان ئیمان دێنین و پەیڕەوی لە فەرمانەکانیان دەکەین. پێنج ساڵە لە داورینی غەزەبی خوا بەسەر زیگۆدا ئیشتاردا تێدەپەڕێت. 5 ساڵە دەرکەکانی ڕۆزی و خۆشی خوا لە خەڵکی فەدانی هێمن کراونەوە. ڕاحیل هاوسەری خۆشەویستی یعقوبی نەبی و دایکی یۆسف چاوەڕوانی ڕۆڵەیەکی دی ڕادەبوێرێت. یۆسف
ئەوڕۆ لەگەڵ باوکێ دەچینە سارایە باشە دایە دەچین من زۆرم پێخۆشە ئەو کاتی منداڵی لە یەقوم نەبوو خۆشەویستی ئەو بوو ئێستا هەرباسی ناکرێت ئەمن و زولفا کەڵفەتین و شیاوی گەڕان و سەیرانمان لەگەڵ یاعقوب پێغەمبەرمان نییە دایکت لیا چی ڕەنگە کاریە بێ ڕەنگی شەگەڕان و سەیرانی سەحرای هەر پێ خۆش نەبێ چوزانە ڕەنگی شە باوکت جگە لە ڕاحیل کەسی خۆش نەوێ تازە ساڵەوە پێش هەوڵین چاوپێکەوتنی منی تۆ لە دەوری ئەم ساڵاوە بوو من ئەوێ ڕۆژە زانیم کە تۆ کوڕەپوری منی وە منی زانیم کە تۆ کچە خاڵی منی سەرەتای ئەوینی ئێمەش بە یەکتر لەو ڕۆژەیەوە بوو باوکم ئیسحاق و ڕەفەی دایکم منیان بەرەو تۆ ڕێنمونی کرد بڕۆم باڵکۆ بڕۆم ناڵەکە کاتێ لابانی باوکم پێی زانین تۆ داواکارم نی 7 ساڵان شوانی ڕانەکەی بەمارەی مندانا منی شانمەوە بەردە بەڵام دوای 7 ساڵان لابان لیای خوشکی لێمارە کردو چارە نەبوو لە فەتدان خوشکی چکۆلەیان پێشخوشی گەورە بەشوو نەدەدا زۆر باشە ئافرین بە تەمام بۆ زوانە بگەڕێمەوە کەنعانی زێنەکە ناکا لەگەڵ یەکتر بە کێشە بێن خۆت نیگەران مەکە بۆ خۆیان زۆربانی دەکرێن پێیان وایە هەر کەس بەهێزتر بێ لەوە هەندیکە دەبێتە جێنشینی من ئەوەی دەڵێ زۆر باشە
یاقوبی نەبی دەناسی کوڕی ساقی پێغەمبەر ئەو دەگەڵ کوڕەکەی هەبێن و هۆی خێر و بێری فەدانە ئەرێ دەیناسم وڵای لە شۆ بتوانم چاوان پێ بکەوێ خاڵەکەی لابان فەرماندارە بچۆ لای ئەو چی دەوێ؟ پاسپاردەیەکم لە کەنعانەوە کارم بە بەڕێز فەرماندارە وەرە بزانم هینە گیان وەرە کچم بەڵێ لەگەڵ ئێستا بکایە بکە بە یارمەتی دایکت بکەم باشە؟ باش وەرە بڕۆی راحل خبرك هەیە؟ پیرۆز بێ پێغەمبەری خوش ئاگادارە؟ سلام بابا بەخێراتی سڵاو چۆنە ئێمە کەوتێتەوە بیر بابا شتی ڕووی داوە؟ پێش هاتێ قەڵماوە؟ ئەو کابرایی کە دەبینی لە کەنعانی ڕاهاتووە و هەواڵی خۆشی بۆ ئێمە پێ نییە یاخوب لەکوێیە؟ سڵاو خاڵە خاسەکەم لابان چ بۆ؟ ڕێگات هەتڵە کردەوە؟ هەرچەندە تاوە بەڵام دەزانم خۆڕاگری بیستنیت هەیە بۆ قسە ناکەی باوکت ئیسحاقی نەبی ماڵ و ڕۆخەکەکەی جێهێشتووە گشتمان لەو ڕاین و بەرەو ئەو دەگەڕێینەوە بەنیازی چی پێیان هێنی خوا دوای ساقی نەبی ڕێنوونی خەڵکی کەنعان لە ستۆی یاقوبی نەبیە فایقەی خوشکت کوتی ئەم هەواڵەت پێ ڕابگێنم یانی دەبێ بڕۆی مەرگ ڕاستەقینەیەکەکە تووشی هەمومان دەبێ هیچ کەس ڕێگای دەربازبوونی نییە تا ئەوەی پێغەمبەران و پیاوچاکانی خوا لە هاودەردی هەموو لایەکتان سپاس دەکەم لە خوداش بۆ خۆم دەپاڕێمەوە بۆ سەبر و خۆڕاگریم ئەی هەڵبژاردەی خوا
ئەگەر ئێمە بەڵێن بدەین لە فەرمانەکانی تۆ دەرنەچین لە فەدان دەمێننەوە. من خەڵکی فەدانم خۆش دەوێ و بەجێهێشتنی ئێوەم بۆ حەستەمە، بەڵام بەویستی من نییە. من بەویستی خۆم ناڕۆم کە بەویستی خۆم وەمێنم. بەویستی خوددا ئێمە سبەینە بەرەو کەنعان وەڕێ دەکەوێت. ئێمە ئامادەین. ئێمەش ئامادەین. من و خێزانیشم شمەکی خۆمان کۆ کردێتەوە. ئێوە بۆ چۆ؟ هاوڕێتان بۆ کەنعان. ئێمە هەتا ماوەین دەست لە نەبی خوا هەڵناگرین. ئێوە ناتوانن لەگەڵ ئێمە بێن. باشتر وایە لێرە لە فدان بن. جێوەڕێی ئێمە جێکی باشە بۆ ژیانی ئێوە. بەڵام من ژیانم بە ئێوە قەرزدارە. ئێمە شەرتمان کردو هەتا ماوەی خزمەتکاری ئێوە بین. خێزان و خزمەکانت نیازیان بە تۆ هەیە. ئێرە زێدی ئێوەیە و ئەرک و قەدریشی منیشتان لەلاوە نییە. باشترە لێرەوە بن. سپاسی خوددا دەکەم کە نوری ڕێدیتنەوەی هەرزان بە ئێمە بەخشی. لە مێش ساڵە دەگەڵ ئێوە دەژیم. لە غەم و شادیدا دەگەڵ ئێوە هاوبەش بووم. لەوەی کە ئێوە بەجێ دێڵم هەست بە پەرۆشی دەکەم. ئێوە ڕۆژێک بوتپەرست بوون. خودای تاقانە تیشکی بڕوای خستە دڵی ئێوە و بوتەکانی خۆتان توور هەڵدا و خدای بێ هاوتاتان هەڵبژارد. قەدری باوەڕ و بانگشتنی خۆتان بزانن. نەکەن کفر و نەزانی لە جێگەی نوری یەزدانیدا بنێن. یاقوب لە گۆڕێدا بێ و نەبێ خدای تاقانە دەڕوانێتە کردەوە و بیری ئێوە. خدا ئاگاداری هەموو لایەکتان بێ. خدا ئاگادارتان بێ. ئاگادارت بێ. وات لەگەڵ بێ. تۆ گەلێک ساڵان شوانم بووی و بەڵام بەراتێکت لە من وەرنەگرتووە. نە سامانێکت هەیە و نەمێگە لە مەڕێک. من نیوەی مەڕەکانم بە تۆ و کچەکانم دەبەخشم. هیوادارم ژیانتان بۆ مێگە لە بوچکە بەباشی بەڕێوە بچێ. سپاسان دەکەم. خدا خێر و بەرەکەتی نەبراوەتان پێ ببەخشێ. سپاست دەکەم بابە. خدا چاکەت بۆ بکە بابە. ئەوە مافی یاقوبە. من دەبێت دوای ئەو هەموو ساڵە ماندووبوونە قەدری بزانم. خدا ئاگاداری هەموو خدا ئاگادار و خدا ئاگادار. خدا بوفر. خدا بوفر. خدا ئاگاداری هەموو خدا ئاگادار. سپادەی خوا بن. خۆتان لەگەڵ سەرچاومان. خدا ئاگاداری هەموو لایەکتان بێ. خدا ئەکان پارێ. حافیزتان بێ. خێرتان بێتەڕێ. شیدی سەلامان بن. خداتان لەگەڵ بێ.
گەورە بۆچی بڵحەو زولفا دە حەق بە دایکم ڕاحی بەغیلیان دێتێ؟ ئەو قسە چێ بە توی کتۆ؟ ئەوە قسەی هەموو کەسە یەهودا بەجۆی خۆ لە زمانی بڵحەو زولفای بیستۆ منداڵ نابێ خۆ دەو کاران هەڵقتێنێ. تازە کە پرسید وڵامت دەدەمەوە. وێلحا هەوڵی کەڵفەتی دایک کردبوو. ڕاحیل چونکە منداڵی نەدەبوو وێلحەی پێشکەشی باوکت کرد هەتا بەو کارە ئەویش ببێتە خاوەنی منداڵ و خۆگری بابیشت سەبارەت بەخۆی بپارێت. وێلحەدان و نەفتالی لە باوکت بوون. لای ڕاحیل و یاقوبیش زۆر خۆشەویست و جگای ڕێزە. دێ ئێستا ئاسایە کە بە لەدایکبوونی تۆ بلحا پێی وایە ئیتر ئەو پلێ و ڕێزەی نەماوە و هەرەوەش بێ کە هۆی بەغیلی هێنانی بە تۆ بێ. ئەرێ زولفا کەڵفەتی تۆ بووە؟ ئادی کاتێ ڕاحیل ئەو کارەی کرد منیش زولفای کەڵفەتم بە باوکت بەخشی. نەمدەویست بۆ دڵ بەدەست هێنانی باوکت ڕاحیل وە پێش من کەوێت. زولفاش جاد و عەشیری هێنایەت سەر دنیا. رابین شەمعون ئەو وەستەکەن پێدەلەکەم ڕاوەتەوە بڕۆن میژێنەوە دەی یاقوب لە ڕادە بەدەر قەدر و ڕێزی ڕاحیل دەگریە؟ من نیازێکم بەوە نییە بەغیلی بەخشکم بەرم. نەژمارەی منداڵەکانی لە هێ من زیاترن نەخۆشەویستی یاقوب بۆ ئەو زیاترە لە هێ من کەوا بوو بەغیلی بۆ چییە؟ خۆوە دیارە لێە کە لانی خوشکی بۆ ئێمە بەرنایە. ڕێگە زۆر دوور درێژ نەبووە؟ ڕێگایەکی وامان نەماوە. ژیانی هۆزە کۆچەرەکانی شەراوایە. سەفەرێش دەکەن و بەڕێژ دەچن. لیا یارمەتیم بدە. هەتا کەنعانە مەودای چەندە؟ نزیکەی 3 فەرسەخ. دەتوانی خۆت ڕاگری؟ ناتوانم. لیا یەهودا رابین شەمعون چادری هەڵدەن هەلێرە وچانێ دەدەین. لیا لە کەنعانە مامان دەست دەکەوێت؟ ئەرێ لێتی جیرە وەرە خێرا خۆ بگەێنە کەنعان و فاقی خوشکم و مامانێک بێنە بۆ ئێرە پەلە بکە بەچاوان بڕۆ دەی ڕوو دێمەوە. لیا گیرەکەی بەرمەدە ڕاحیل یارمەتی بدە. سەر وریابن نیگەران مەبە ئاوری بکەنەوە زولفا ڕاخەری دێنە هەد ئێستا گیرەکەی بەرمەدە چ بۆ دایە وا دیارە باش نی
دڵخۆرمە بە کوڕم هیچ نییە هینە یەسکی لێرە لابە لێی گەڕە با لێرە بێ لیا لەسرە خۆ بە خوشتێکی دایە بەرم دایە بۆ چۆ دەڕۆی دین ئاگەر لە یوسف بێ وەرە ڕۆڵەکە وەرە ڕۆڵەکە چ ڕۆڵەکە یوسفە تۆ خۆ نابێ بڕۆی بابا من نەترسێم پەرۆشی دایکمە لەبەرچی کوڕم هیچ نەبوو ڕۆڵەکان مەترسێ ئای لیا خدا ڕەحمی پێ بکە زگی پێشێشی دژوار بوو لیا بتوانێت بە ساغی گیانی خۆی دەرباسکە بە ئێق و بڵم بۆی بپارێتەوە لیا یارمەتیم بدە چ بوو ڕاحیل نەجاتی نەهات هێستا هیچ باز نییە لیا کوتی بۆ ڕاحیل بپارەوە ڕاحیل هیچ باش نییە هەر بتوانی ماوەیەک خۆڕا بگرێ مامان دەگاتەوە جێ بڕۆ ناگاتان لێ بێ بابەجان دایکم بەتەمایە ئێمە بەزە بێڵێ چێوەی بە توختۆ ئەو بەتەمایە بۆ تۆ برایەکی بکڕێ بەڵام من دەترسم مەترسە کوڕم دڵنی گەرام مەبە بینە بڕۆ دەگەڵ براکەت کای بکە بتوانێت بە ساغی گیانی دەرباس بکە ناکرێ ئەوەندە دەروون ڕەج نەبی کۆندی شوم یەخنێ خۆڕ هەگرە بە شوێنی ماماندا چوونە تاکەن ئەم ڕگایەکی وانە
ئەگەر لە کوڕەکانم بێ ئاگەر لە کوڕەکەم بێ وریای منداڵەکانم بە مەهێڵە بە دەردی بێدایکی بزانن مەهێڵە